ڕێز بۆ خۆشەویست بوو لای خەڵکی و ئستش خەڵکی ئەمڕۆنەوەی ئەمڕۆ زیاتر باسی سەدام حوسێن دەکەن لەو کە دەڵێن کەسێکی باش بووە. سەدام حوسێن کەسێکی خراپ و دژ بە کورد بووە، هەموو کاتێ ئازاری کوردی یاوە، ئەنفالی کردووە، مامێک و پورێکم ئەنفال کراون، اینجا کوزیندا سیاسی کردووە. 33 ساڵ بەسەر ڕاپەڕیندا تێپەڕی لە ڕانیە و سلێمانی و هەولێر لەنەوەی دوای ڕاپەڕینمان پرسی چی لەبارەی ڕاپەڕین و سەدام حوسێنەوە دەزانن. سەبارەت بە ڕاپەڕین هیچ شیشلی نازانم، تەمەنم بچووکە شیشلی نازانم. 5/1991 ڕاپەڕین لە شاری ڕانیە بوو. ئەوەندەی تقریبان لە دایک و باپمانەوە کە بۆمان دەجێڕنەوە تەنها هەڵاتەڵات بوو، ینی لە 91دا بەشێکی لێرە ماوە کە ڕاپەڕین بووە، بەشێکشی کە ئاوارەی ئەو دیوی بووە. ئێمە ینی لەو بەشەدا بوون کە ئاواری ئەو دیوی ڕاپەڕین بوو. ئێمە تقریبان هەروەندە دەزانین لە تەمەنی خۆماندا لەو تەمەنا نەبووین کە بەشی بەس باو باپیرانمان ینی ئەو هینیان بینیەوە ڕاپەڕینیان بینیەوە کە کردیان و دەستیان پێ کردو بۆ ئەوی ئەمانجی کورد بەرەو پێش بگەێن و دەوڵەتێکی کوردی دروستکەن. هەموو کورد دەبێتە سەر دوو بەش، هەندێک ڕەحمەتی بۆ دەنێرێ، هەندێکشی ینی وەک بڵێ ڕقێکی لە دەدابێت و دەڵێ دیکتاتۆرە. سەرۆکی پێشووی عێراق بوو و ماڵەکەشی لە تکریت بوو و هەروەها سەرۆکی پێشوو بوو کەەوە زۆر 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 کەسێکی تاوەکو بڵێ یعنی بەڕێز بۆ خۆشەویست بوو لای خەڵکی و ئستش خەڵکی ئەمڕۆنەوەی ئەمڕۆ زیاتر باسی سەدام حوسێن دەکەن لەو کە دەڵێن کەسێکی باش بووە و هەروەها زیاتر سەدام حوسێن کاری چاکە و خراپەشی هەبووە. تەنیاوەی کە هۆکارێکی سەرەکی بۆکە بۆی خاڵم لەسەم زەوێ نەمێنێت. ئێستاش داکەم کە ئەو ڕۆژە دێتەوە کە حوتی سێ دێتەوە وەڵڵی داکەم دەگریا بۆ خاڵم. ئەو وا دەکات ینی نەک دڵم بڕ ببێت، بەڵام چۆن بڵێ هەنی هەمیشە زیاتر شانازی بە کوربوونی خۆمەوەکەم، هەمیشە شانازی بەوە بکەم کە ڕوویداوە بۆی هەر کاتێکەوەم بیرێتەوە هەم کات بە دیکتاتۆرێکی زۆر خراپ باسکراوە. وەڵی نازانم ببوورە. وڵی زانیاریکە ئەوتۆم نییە. کە دایک و باوکمان بۆی باس کردین و بۆیان گێڕاوینەتەوە کە سەدام حوسێن چەند زوڵمێکی گەورەی سیاسی لە خەڵکی کورد و کوردستان کردووە. سەدام حوسێن کەسێکی خراپ و دژ بە کورد بووە، هەموو کاتێ ئازاری کوردی یاوە، ئەنفالی کردووە، مامێک و پورێکم ئەنفال کراون، اینجا کوزیندا سیاسی کردووە، کەسێکی ئەوەنە خراپ بۆ باسییان کردووە کە زیندان سیاسی و ئەنفالی کردووە، هەموو کاتێ تەعزیبی کوردەکان یاوە، تەعزیبی گەلی کوردی یاوە و خەڵک زۆر ئازار و مێنەتی چەشتووە. خۆشبەختانە لەو کاتەوە ئازاد بوون بە زمانی کوردی قساکەین و باشین، بەس لە ڕووی سیاسیەوە زۆر کێشەمان هەیە. وە سەدام چکە لە کاتی خۆیە چیمەبارانێکی هەڵەبجەی کرد و ینی دەستێژی زۆر ناخۆشی کردە سەر میلەتی کورد و بە شێوازێکی ناخۆش ئەشکەنجەی یان. وەڵای ئەوەی کە دیسمان و بیستمان کوردیان فال کردێ و غەدری لێ کردێ و سنوورەکانی بەزاندێ و ئیدی ئەوش بە ڕۆژی خۆی گەشتیان.